سڵاو هاوڕێیان و کاتۆ باش. ئەوڕۆ پێم خۆشە شتێکی زۆر باش و گرنگ و زۆر بەوەستان فێرکەم بۆ ئەو کەسانەی کە نازانن کوردی بنووسن یان کوردی دەنووسن وەلی پێیان وانییە کە کوردەکان ئایا دروستە یان نە. زۆربەی کوردەکان بە تایبەتی کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چون کوردی ئازاد نییە و کوردیان نەخوێندووە کوردی نووسینەکان دروست نییە. ئەوان دەزانن مەبەستیان چییە، مەبەستەکەشیان دەگەێنن بەڵام بە شێوازی ڕێنووسی فارسی دەینووسن نەک بە کوردی. کەسێک کە فارسی بزانێت لە کوردەکان تێدەگا بەڵام کەسێک کە فارسی نەزانێت لیان تێناگا. جا دەبێت کەسەکە کوردیزانێکی باش بێ و فارسیش بزانێت جا بتوانێت بیخوێنێتەوە. بەرحاڵ کوردەکان دروست نییە. بەشێکی زۆریش لە کوردەکانی باشووریش هەر ئەو کێشەیان هەیە بە شێوەیەک دەینووسن کە کەلیماتی بە شێوەیەکی حاڵەتی عەرەبی دەینووسن کە خوێندنەوەی زۆر سەخت دەبێت. ئەوڕۆ ئێستا ئەو زمانەی سۆشیال میدیایە زۆر دەنووسین بەردەوام ڕۆژانە کۆمنت و پەیام و شت بۆ یەکتر دەنێرین. جا باشتر وایە بە زمانی کوردێکی دروست بینووسین هەم کەسێکی دیکە کە پەیامەکەی مە دەخوێنێتەوە جوانتری لێ فێر دەبێ و خزمەتێکە بەوی هەم پەیامەکەی خۆشمان ئەو جوری کە پێمان خۆشە دەگات، ئەو جوری کە لە دڵمان دێتە دەرێ بەلایانی بەرامبەرمان دەگات. ئەو پیتانەی کە لە کوردیدا و جیاوازانی کە فەرقی هەیە بینی کوردی و فارسی دەچەند شتێکی زۆر کەمدایە کە ئەگەر لە 1-2 ڤیددیۆی مندا چاوی لێ بکەن ئەنگۆ دەتوانن بە 1-2 سەعات ڤیددیۆکانی من بۆ هەمیشە لەوانە لەو کێشانە ڕزگارتان بێ. زۆربەی دۆستان دەڵێن ڤیددیۆکان دوور درێژن، ئەمن ناتوانم کورتیان کەمەوە لەبەرەوەی کە ئەمن ڤیددیۆکان بۆ فرۆشتن و بۆ پارە دروست ناکەم بۆیە ناتوانم کورتیان کەمەوە. من بەو شێوەی کە دەزانم دەتوانم فێریەوەی کەم ڤیددیۆکانم دروست دەکەم. جا ئەگەر دوور درێژن دەبێت حوسەلەتان هەبێ بۆی کە شتێکی لێ فێر بن. ئەگە بتانێت بە ڤیددیۆیەکی 5 دقەی شتێک فێر بن زۆر زەحمەتە بە تایبەتی دەبەشی زماندا. دە زمانی فارسیدا یان دە زمانی عەرەبیدا ئەو سێ حرفەمان هەنا، ئەو سێ دەنگە بە نێوەکانی ئا ئێ ئۆ. بەڵام دە زمانی کوردیدا ئەوانە جیاواز دەنووسرێن، جوورێکی دەنووسرێن. جا ئەمە زۆرتر ئەوڕۆ باسی ئەوەی دەکەین ئەگە بۆمان کرا باسی ئەوان دیش دەکەین بۆی کە ڤیددیۆەکە ماندووتان نەکە. ئا یا هەمان فەتحە ئا لە بیرتان بێ ئەمە ناڵێن ئا 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 یا هەمان فەتحە دە عەرەبیدا ئا دە فارسیدا لە کوردیدا بەو شێوانە دەنووسرێت. بەڵام لە کوردیدا ئا لە سەرەتای کەلیمەی و لە سەرەتای وشەی جوورێکە، لە نێوەڕاستی وشەی جوورێکە، لە بەڵام لە نێوەڕاست و ئاخیری وشەی دیار لە نێوەڕاستی نیمانە بەڵام لە ئاخیری وشەی دیان هەندێک کەلیمەش جاریوا دەکەوێتە نێوەڕاستە لەوێشدا جوورێکی دیە. بەهەرحاڵ ئا لە سەرەتای وشەی ئەو جوورە دەنووسرێ. یعنی ئەو پیتە دوور و درێژە ئەو شتە پیتە چووکەیە کە لە فارسی و عەرەبیدا چۆنە ئا لە سەرەتای کەلیمەیدا ئەوا دەنووسرێ، لە ئاخیری کەلیمە یا لە نێوەڕاستی کەلیمەشدا ئەوا دەنووسرێ. یعنی ئەوەندەی ئەوە بەشەی ئەوەڵی دەگەڵ نییە، ئەو بەشەی دوای لەگەڵە ئا. جا ئەمە میساڵان لێ دەدەین نمونان دێنینەوە بۆی کە جوانتر تێبگەین دەنا ئەو جوورە زۆر زەحمەتە. بۆ نمونە نێوی ئەنوەر ئەو جوورە تەلەفوز دەکرێت ئەنوەر ئەنوەر. ئەنوەر. جا ئەمن ئەوە ئا لە ئاخری کەلیمەیدا بوو لە نێوەڕاستی کەلیمەیدا جاری وایە ئەوەش دەبێتە ئا. ئەوەش هەمان ئەو ئایە کەوا بوو لە نێوەڕاستی کەلیمەیدا جاری وایە ئەواشی لێدەی لە هەندێک کەلیماندا. ئەمە دە فارسیداوە هەیە وەلی دە کوردیدا لە جێی خۆیدا لە پەیوەندی بە جێگای هەیە لە هەندێک جیهاندا ئەوە دەبێتە ئا. ئەن چاو ئایەکەی ئەوەڵەی ئەو جوورە نووسراوە ئەن وەر. ئەو هەیە نێوەڕاستی ئەو هەیە ئا دەخێندرێتەوە لە کوردیدا وەر وەر ئەو جوورە وەر.
یاگە بتەوێ بڵێ وەرە ئەوە دەنووسێ وەرە وەرە کەوا بوو ئەمە باسی پیتی ئا دەکەین ئا لە سەرەتاوە ئەوە دەنووسێ ئەنوەر یان کەلیمەی ئەسمەر ئەسمەر چاو ئەسمەر ئەسمەر چون لێرە ئەوە دەچەسپێ ئەگەر چەسپی بە حرفەکەی پێشخۆی ئەوای لێدێ ئەو ئایا ئەوانە هەموو کوتمان ئەو سەیانە هەموویان دەنگی ئەنە ئەوە لە سەرەتای کەلیمەکەی ئەوە لە نێوەڕاستێ جاریوە ئەوەش دەکەوێتە نێوەڕاستش و ئاخیرش پس ئەوانە هەموو دەنگی ئەن ئا ئەسمەر یان بڵێن دەڵێن ئەمن لە هێندێک ناوچەی کوردستان بە کەلیمەی من دەڵێن ئەمن ئەمن ئەوە دەنووسێ ئا من ئەمن یعنی من لە هێندێک لە باشووری کوردستان کەلیمەی ئەمن زۆرتر بە کەلیمەی وەکو جێکی ئەمن و بە قەول پارێزرا و هیچ کێشەیەکی لێنێ ئەوەش ئەمنیش ئەوە دەنووسێ ئەوە هەم ئەو مانای دەدا هەم ئەو مانایە کەوا بوو کەلیمەی ئەمن ئەوە دەنووسێ ئەمن بەڵام بۆی هەیە کوردێکی ئێرانی یان کوردێکی عێراقی کە زۆر شارەزا بەسەر کوردی نییە ئەمن ئەوە بنووسێ یان ئەوای بنووسێ ئەوە کوردی نییە ئەوە عەرەبی و فارسیە ئەو جوورە شێوەیە بۆیە ئەگە بتانێ ئەو کەلیمەی بە کوردی بنووسن دەبێ ئەوای بنووسن ئەمن یان بڵێن یان کەلیمەی ئەرێ 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 بە مانای بەڵێ ئەرێ ئەرێ جا ئەمگۆ جارێ سرنج مەدەنە سەر ئەوەی بوو ئەوای لێ هاتووە بەڵام سرنج بدەنە سەر ئەو ئەیەی ئا دوای ئەوەشتان پێ دەڵێم ئەوە لەکوێ ئەو یێ حەوتی دەگرێوانە ئا ئەرێ ئەمن ئەرێ ئەتۆ تۆ ئەوەشتان دوایە پێ دەڵێم ئەگۆ سەرنج بدەنە سەر ئەوەی ئەتۆ یان بڵێن ماڵە خاڵم بۆیە ئەو میسالم بۆ هێنانەوە کە ئەوە دەکەوێتە ئاخیرێ چاو ماڵە ئەوە هەمان پیتی ئەیە دەنگی ئا ماڵە ئەدێرەدا هەمان ئەوەیە کەوتە ئاخیرەکەی ماڵە خاڵم یان دەڵێ دادا چون لێرە بەو پیتێوە نانووسێ بەدەی ئەبەو شێوەی نابێگە پێوە نووسا بە ئەوای لەدار بەڵام چون پێوە نانووسێ دادا ئەوە هەمان پیتی ئەیە دادا یان خوشکە بە جۆرێکی بنووسم کە لە کامێرایەکەیدا دیار بێ خوشکە یان بەهەرحاڵ ئەو پیتە بە کوردیدا ئەو جۆرە دەنووسێ ئا کە لە فارسیدا یان لە عەرەبیدا پێی دەڵێن فەتحە لە کوردیدا ئەوە دەنووسێ ئەگەر لە سەرەتای کەلیمەکەی بێ ئەوە ئایا لە نێوەڕاستی بێ ئەبەو جوورەی و ئەبەوەی دەنووسێ لە ئاخیرش هەر بەو دوو شێوەی دەنووسێ لە ئاخیری کەلیمەکەش بێ هەروەچی کوتم مەسەلەن دادا لە ئاخیری کەلیمەکەیە بەو شێوەیە دەنووسێ جاری باشە ئەگەر چەسپان بێ ینی بچەسپێ بە
بە حرفەکەی پێشخۆی ئەوە دەنووسێ. پس ئەوە لە ئەوەڵی کەلیمەی ئەو جورە دەنووسێ، لە نێوەڕاست و لە ئاخری کەلیمەی ئەبە دوو شێوانە دەنووسێ. ئەوە پیتی بوو. هیوادارم لەبیرتان نەچوو بێ، بەڵام ئەگەر بزانین ڤیدیۆیەکەمان زۆر دوور درێژ نەبوو بۆی کە ماندوو نەبن، هەوڵ دەدەم PTA و دوایژەکە توانیمان ئۆشتان فێر بکەم. لەبیرتان بێ ئەوە ئۆ. PTA لە سەرەتای کەلیمەی ئەو جورە دەنووسرێ. ئەوە ئەبوو بە زەحمەت دیارە، وەلی ئەو جوورەیە. بۆیە زۆربەی ئێمە نایزانین بینووسین. زۆربەی ئێرانیەکان ئەوای دەنووسن. ئەوە دەبێتە فارسی، یان ئەوەی بۆ دانانێن هەر ئەوای دەنووسن. ئێستا من نمونەکانیش دێنمەوە. PTA لە سەرەتا ئەو جوورەیە، لە وەسەتی لە نێوەڕاستی کەلیمەکەی ئەو جوورەیە و لە ئاخیرەکەش ئەو جوورە دێ لە ئاخری کەلیمەی. کەوا بوو ئەمە PTA بەو سێ شێوەیە دەنووسرا، PTAش لە کوردیدا بەو سێ شێوەیە دەنووسرێ. کەلیمەیەکی زۆر بڵێن بەرچاو، بۆی زۆربەی کوردەکانی ئێرانی ئەو جوورە دەنووسن. ئێران مەسەلەن بۆی هەیە ئەو جوورە بنووسن. ئێران. ئەوە غەڵەتە. ئەوە هیچ زمانێک نییە، نە کوردیە، نە فارسیە، نە عەرەبیە، ئەوە هیچ زمانێک نییە. لە حاڵێکدا کەلیمەی ئێران ئەوا دەنووسێ. هەروەکی کوتم ئێران ئەوا ئەگەر بە دەنگ بێڵێ دەبێت چاولێک بزانین چۆن تەلەفوز دەکرێت. ئێران. ئەو جوورە دەنووسێ. یعنی هەمزەیەک دەگەڵ یەیەکی کە حەوتی لەسەرە سووک بووە. ئەو حەوتە حرفەکان تەلەفوزەکان سووک دەکا. وەچی دیەگە ئەو حەوتەی لەسەر نەبێت دەبێتە قورسی دەکا، بەڵام ئەو حەوتە سووکی دەکا. ئێران ئەوا دەنووسێ. ئێران ئەوا دەنووسێ. ئەگەر بمان هەوێ کەلیمەی عێراق بنووسین، عەیەکە کە لە ئەوەڵەیە ئەوە عین، ئەوە هیچ شەشەمان نییە، دوای عینی دەبێتە چون دەڵێن عێراق، دەنگی بە عەیەکەوە دەنووسێ. عێراق کەوا بوو ئەوەی وەسەتێ دێ. ئەمە کوتمان ئەوانە PTA لە وەسەتدا ئەوا دەنووسێ. عینەکەمان کە نووسی سووکی دەکەین، یەک سووک، ڕاق، عێراق. کەوا بوو ئێران ئەوا دەنووسێ. ئێران ئەوەندە هەموو ئەیەکەیە، ران، دوای عێراق ئەوە عینەکە عێراق. یا بڵێن مەسەلەن بڵێن بابێ، ئەگەر دەڵێ با کەسێک بێ، بێ ئەوە نیشانەی ئێیە، هەمان ئەو ئێیە، یعنی کەسرە. بێ ئیوایە دەنووسێک، مەسەلەن ئەوەی کە هەر فارسی دەزانێ ئەوا دەنووسێ. بابێ ئەو کە دەبێتەوە باب ئەگەر بیخێنیەوە، ئەوە کوردی نییە. بۆیە بابێ. یان ئەگەر بڵێن بچێ ئەویش ئاخیرەکەی ئێیە. بە زاهیر یەی دەنووسین لە ئاخیرەدا، وەلی ئەو یەی ئەگەر حەوتی هاتە سەرە دەبێتە مەسەلەن بچێ، ئەوە دەبێتە بچێ.
يا ولي حوتك تكلسر دانا دبتا ايه بتسي يان كلمة كي زور خوشترو بلين زور برتساو كرنجا لكومنت وشتي فيسبوك جنابت بيت بيستان بي بلي بلي ب أول ليكيا أوج إيه بلي بلي لي أول ليكش قلوة حاوت النسد عنها أو يشمان سكر حاوتي دقلتوا بلي يا بخوي آخركي خوي إيه دبته بخوي أوادا نصفي بخوي إيه أوانا زور حساسا زور بي خلقي ما أوانا بكارنا يعني نازاني بويا كرديكي دنوسي زادي أجر كومنت كان جواب ندانوا یان لیتێ نەگەیشن یان جابێکی هەڵەتان وەرگرتەوە بزانن بۆ خۆشتان پەیامەکە و بە جوانی نەنووسیەوە. زۆر خەڵک ینی زۆربەی خەڵک ئێستا کە لە فەیسبوک وێنەی منداڵەکانی دادەنێ وێنەی خۆی دادەنێ دەیهەوێت شتێکی چووکە بنووسێ ئەمن سەرنجم داوەتێ لە سەدا هەشتا هەتا 90 لە سەتی کوردەکانی کوردی ئێران و عێراقی ئەگەر کۆمنتێک شتێکی دەنووسن یان لەسەر فەیسبوک ڕسمێک وێنەیەک شتێکی دادەنێن ئەوانە ئەو شتێک پەیوەندی بە وێنەیە هەیە دەینووسن ڕاز نییە لە سەدا هەشتا تا 90 ڕاز نییە مەسەلەن دەنووسن ئەوڕۆ لە فڵان شوێنەی کەیفمان کرد سەیرانمان کرد ئەنی هیچی دروست نانووسن بەس ئیدە تو تەنیا لە ڕۆی وێنەکەی دەزانی شتێکی نووسراوە یان کەسێک کە کوردیزانێکی باشە دەتوانێت بیخێنێتەوە بەڵام هەمووی غەڵەتە بۆیە پێویستە ئەمە شتانە بزانین بە تایبەتی ئەگەر کەسانێکین خۆمان پێ سیاسیە خۆمان پێ کوردە خۆمان پێ ڕووناکبیرە بەشێکی زۆر لە کوردەکانی ئێرانێ کەسانی زۆر شارەزا تێگەیشت و دەرسیان خوێندەوە لە پلەی زۆر بەرز و باڵادا دەرسیان خوێندەوە بەڵام بەهۆیەوە کە بە فارسی خوێندویانە کوردی نازانجا باشتر وایە ئەوانە لانی کەم بۆ مەوزوعاتی زۆر سادە ئەوەندەی فێر بن ئەگەر سێ-چوار کەلیمان نووسی کوردەکان تەواو بێ وردە وردەش فێری دەبنە من خۆم مامۆستام هیچ نەبوو هەر ئەو جوورە فێری بوومە و سرنجم داوە دەبێت سرنجی بدەیت ئەوە مە باسی پیتی ئەو ئێمان کرد بەڵام پیتی ئۆ یەکێک لە گرنگترین پیتەکانەدا زمانی کوردیدا لەبەر چی؟ ئەمن پێم وایە گرنگترین پیتە دە زمانی کوردیدا هۆکارەکەشم لەبەرەوەیە کە 99 لە سەتی ئەو کوردانەی کە نازانن کوردیە بنووسن و کوردیە دەنووسن بەڵام نازانن بینووسن هەموو پیان وایە ئەگەر ئەو جورەی کە ئەمن ئێستا پێتان نیشاندەم بینووسن پیان وایە کوردیە لە حاڵێکدا غەڵەتە ئەگەر سەرنج و دابێتێ زۆربەی خەڵکی ئێمە عەرەبی یان فارسی دەنووسێ بەڵام هەر نێوە نێوە ئۆیەکانی حەوتێکی بۆ دادەنێ لە کەلیمەکانیدا وە دەزانی دێگەرە و حەوتەی بۆ دانا ئەو تەواو شتەکە بۆتە کوردی ئەوان نییە ئەو حەوتە جێگای خۆی هەیە ئەو حەوتە تەنیا کاتێک دادەندرێ لەسەر واوی کە بە معنای کە دەنگی ئۆی هەبێ ئۆ جیاوازە دەگەڵ دوو دەنگی دیشمان هەیە ئەمە ئومان هەیە ئوشمان هەیە کاو سێ دەنگن ئۆ کە ئەگە دەڵم ئۆ زار تەواو دەکرێتەوە جوان دەکرێتەوە ئۆ سەرنج بدەنێ ئەوەی دووەمی دەڵم و چاو نێوزارم چەند چووکە بۆتەوە ئەوی سێوەمی دەڵم ئەوە سێ دەنگن ئەو سێ دەنگانە ئەوا دەنووسێن یەک دوو سێ ئەوە ئۆیە ئۆ
کەوا بوو بەڵام زۆربەی خەڵکی ما وە دەزانێ ئەگەر حوتێکی دانا سەر ئۆیەکی لە نێو هەر بە دووسێ کەلیمان جارێک نازانم هەڵدەبژێرن یان لە خۆ دەبژێن سێ چوار دەڕۆن ئۆیەکی دادنێ حوتێکی دادنێ هەموو بە فارسی نووسراوە بەڵام پیان وایە کوردیە. ئەم ڕۆژێک لەگەڵ برادەرێک کۆمنتی نووسی بوو خۆی پێ ئەهلی سیاسەت و هونەر و ئەوانەیە بۆ چوونی زۆر جوان دەنووسێ قسەکانی ئەمن لی تێدەگەم چونکی ئەمن کوردی باشە و فارسیشم باشە ئەمن لی تێدەگەم چی نووسیوە بەڵام هەمی غەڵەتە هیچی کوردینی نە کوردیە نە فارسیە بەس چونە من هەردوو زمانە دەزانم مەبەستی چیە بۆ چوونی جوان دەنووسێ بۆ چوونی سیاسی دەنووسێ هونەری دەنووسێ بەڵام کوردەکەی هەڵەیە فێریشم کرد هەوڵمدا دەگەڵی بسمە سەرخەر فێرم کرد کە لە چ جێگایەکی ئۆی دەگرێت هەر لە خۆ ئۆی نێنەدا بەزای فێر بوو بەڵام ئێستاش دەبینمەوە هەر شتەکانی هەوەی تکرار دەکاتەوە دیارە لە من تێنەگەیشتیانە من نەمتوانێەوە تێی بگەێنم بەڵام لە چه حاڵەتێکدا ئەمە ئۆی بەکار دەبین هەروەشی کوتم ئەگەرنگۆ فێر بن تەلەفوزەکەی ئۆ ئەو حوتەی دەگرێت دەغێری حاڵەتەکاندا حوتی ناگرێت کە دەڵێن مەسەلەن ئۆ دە کەلیمەی کۆتردا ئەو ئۆی دەگرێت بۆ ئەمە دەڵێن کۆتر چاو زارد دەکرێتەوە کۆتر ئەمە ناڵێن کوتر کۆتر کەوا بوو کەلیمەی کۆتر ئەوا دەنووسێ کۆتر ئەوە حوتی دەگرێت کۆتر ئەگەر ئەو حوتەی لەسەر وەلا بین ئەوە بە هیچ جور نابێتە کۆتر دەبێتە کوترمان نییە کەوا بوو دەبێت ئەو حوتەی لەسەرداین دەبێتە کۆتر یان کەلیمێکی زۆر با و هەموو کەس دەیزانی ئەمە کەلیمێکی پرسیارە بۆ چاو لە زاری من کەم ڕێک بۆ ئەوە حوتی دەگرێت ئیدێ من ناڵم بوو یانی شتەکە کرا بوو ڕوویدا ڕابردووە چەند دقەیەک پێش سەعاتێک پێش چەند ڕۆژ پێش بەڵام بۆ یانی من پرسیار دەکەم یانی لەبەرچی بۆ ئۆ یعنی نێو زارم ڕەنگە و قەڵەمەی تێوە بچێم دەڵم بۆ ئەو قەڵەمە تاوە دەچێت بەڵام ئەگە بڵم بوو تەبیعیە تێوە ناچێت بوو